سڵی خۆتان لێبێ و سەڵام عەلەیکوم بەخێر بێنەوە هەوڕێیان من میر عومەرم ئەمە زنجیرێکی تری پرۆگرامی سبەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان ئەکرێ بەڵام پێشەوەی دەست پێ بکەین بیرتانە چێ لایکیان بڕگێ بکەن لە هاوڕێکانتان شێرکەن و ڕێخۆشان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتا بنووسن ئێستاش دەست پێ دەکەین. بەشداربووانی ئەکسبۆکس گەیم پاس دە ساڵی داهاتوو ئەگاتە 200 میلیۆن کەس بەڵام ئەم ژمارەیە زۆر گەورە و خەیاڵی و زەبەلاحە. ئایا کێم قسەی کردووە؟ شیکەرەوە مایکل پاکتەر لە ڤیدیۆیەک لە یوتیوبدا کە شیکەرەوەیە دەربارەی بواری یاری ئەلکترۆنیەکان دەڵێت بە پێی ڕای خۆم دە ساڵی داهاتوو بەشداربووانی ئەکسبۆکس گەیم پاس بازێکی زۆر گەورە ئێن و لەو باوەڕێیان بگاتە 200 میلیۆن بەشدار بوو. باشە لەبەرچی ئەم قسەیەکە دەڵێت ئێمە دەزانین کە بە تەواوەتی کۆمپانیای مایکرۆسۆفت دەستی کرد بەسەر کۆمپانیای ئەکتیڤیژن بلیزار کە پێشگەل یاری کۆڵ ئۆف دیوتی چەندەها زنجیرە یاری زەبەلاح و گەورەی تریان هەیە کە بە مەلایین پلێر هەیە. ئێمە شەزانی کاتێ کۆمپانیای مایکرۆسۆفت دەست بەسەر کۆمپانیایەکە گرێیان خاوەن یاریەکە لە یەکەم ڕۆژی بڵاوبوونەوەی یاریەکە بۆ ئەکسبۆکس گەیم پاس دێت. دەڵێ لە داهاتوودا کە یاریەکانی ئەکتیڤیژن بلیزارد لە یەکەم ڕۆژی بڵاوبوون لەسەر ئەکسبۆکس گەیم پاس بەردەست بوو ئەمە وا دەکات بە مەلایین پلێری تر ڕاکێشێ بگرێ لە کۆنسڵ و پلاتفۆرمەکانی تری شەوانێت. تا ئێستا یاریەکانیان بە تەواوەتی بڵاو نەکراوەتەوانێت. لە هەمان کاتیشدا کەسانێکی زۆر تێگەیشتون کۆمپانیای ئەکتیڤیژن تەنها یاری کۆڵ ئۆف دیوتی هەیە سەرکەوتووە بەڵام نازانن چەندەها زنجیرە یاری بەناوبانگی تریشیە لەوانە یاریەکانی سەکێرۆ، کراش باندیکوت، وۆرڵد ئۆف وۆرکرافت، پرۆتۆتایپ، بڵار، دیابلۆ و لە کۆتاییشدا چەندەها یاری تری کە بە مەلایەن پلێر ڕاستەخۆ یاری پێدەگەن لەسەر پلاتفۆرمە جیاوازەکان. هەر بۆیە بە پێی مایکل پاکتەر دە ساڵی داهاتوو ڕێژەیەکی زۆر بەشداربووانی ئەکسبۆکس گەیم پاس زیاد دەگات و پێی وایە بە ئەگەری زۆرەوانێ دەگاتە 200 میلیۆن بەشدار بوو. ئایا ڕای تۆ دەربارەی هەواڵە چیە و ئایا تۆ یەکێکی لە بەشداربووانی ئەکسبۆکس گەیم پاس؟ خۆم یەکێکم لەوە. ئایا کەم لە کارەکتەرەکان بەناوبانگترین کارەکتەرە لە ناو یاریە ئەلکترۆنیەکان لە بافتا گەیم ئەوەرد بەبوونی 20 ساڵ تێپەڕبوونی ئەم ئاهەنگە ڕاپرسیەکیان کرد کە کام کارەکتەر بەناوبانگترین کارەکتەرە کە بە هەزاران گەیمەران تیایدا بەشدار بوون. کارەکتەر لارا کرۆفت لە یاری توم ڕەیدەر بوو بە بەناوبانگترین کارەکتەر کە 4000 دەنگی هێنا. یاری توم ڕەیدەر کە کارکتەری سەرەکی لارا کرۆفتە کە کارەکتەرێکی مینەیە یەکەم بەشی ساڵی 1996 بڵاو کرایەوانێ و بە پێی بافتا گەیم ئەوەرد بەناوبانگترین کارەکتەری یاری ئەلکترۆنیەکانە کە لە زۆر کارەکتەری دیاری تریشی بردەوانێ. منوەکو خۆم بەڕاستی پێم بەناوبانگترین کارەکتەر نییە بەڵام بە حکمی ئەوەی کە زنجیرە فیلمیشی لێ بڵاو کراوەتەوانێ وای کردووە کارەکتەرەکە زیاتریش بڵاو بێتوانێ بەڵام کارەکتەری تریشمان زۆرە و لاشم سیر نابێت کە بەناوبانگترین کارەکتەر بێت. ئێساش لەگەڵمانە بم بزانین لەو 20 هەڵبژاردەیە ئەوانەی ترکێن کە زۆرترین دەنگیان بەدەستێ ناو لە چ پلەیەکشان. لە پلەکانی خوارەوانەیە بۆ سەرەوە دەڕۆین نەیتن درێیک لە یاری ئەنچارتد، ئیلیک ویلیامز لە یاری The Last of Us، کازومە لە یاری یاکوزا، ئاستریۆن لە یاری بۆڵدرز گەیتی 3، کلاود لە یاری فاینل فانتسی، کراش باندیکوت لە یاری کراش باندیکوت، سۆلید سنیک لە یاری میتال گیر سۆلید، ستیڤ لە یاری ماینکرافت، پیکاچو لە یاری پۆکیمۆن، ئارثەر مۆرگەن لە یاری ڕێد ڕیدمشنی 2، شادۆ هارت لە یاری بۆڵدەرگەیتی 3، کریتۆس لە یاری گاد ئۆف وار، ماستەر شیف لە یاری هێلۆ، لینک لە یاری The Legend of Zelda، پاکمان لە یاری پاکمان، ساکبۆی لە یاری لیتل بیگ پلانێت، سۆنێک لە یاری سۆنێک، ئەیجنت 47 لە یاری هێتمان و ماریۆ لە یاری سوپەر ماریۆ و لە پلەی یەکەم لارا کرۆفت لە یاری توم ڕەیدەر. ئەوەی بەڕاستی سەیرە یاریە کە ساڵی ڕابردوو بڵاو کراوەتەوانێ کە یاری بۆڵدەرگەیتی 3ە دوو کارەکتەری تێدایە لە بەناوبانگترین کارەکتەرەکان ئەمەش سەرکەوتنی ئەم یاریە نیشان دەدات. بەڕای تۆ ئایا ئەم ڕیزبەندیە دروستە وەلای تۆ بەناوبانگترین کەسایەتی یاری ئەلکترۆنیەکان کێیە؟ لە کۆمنتە بۆمان بنووسە. ئایا باوەڕ دەکەیت یاری ڕێد ڕیدمشنی 2 بتوانیت یاری پێ بکەیت لەسەر موبایلێکی ئەندروید؟ بەڵێ ئەمە بوو بەڕاستی لە کەناڵێک لە یوتیوب بە ناوی سێرج پاڤلۆڤ کە خاوەنەکەی ڤیدیۆکی بڵاو کردوتوانێت کە توانیوێتی لەسەر موبایلێکی ڕێد ماجیک 9 پرۆ یاری ڕێد ڕیدمشنی 2 ئیش پێ بکات و تاقی بکاتوانێ و بگرێ یاریشی پێ بگان ناوڕاست یاریەکە یا بەڵام وەکو دەبینە فرێمی یاریەکە زۆر نزمە، کوالیتی یاریەکە زۆر نزمە و دەنگیش لە چەندەها شوێنە ئەیبڕێت واتە یاری پێ ناکرێت بەڵام ئامێرەکە توانیوێتی یاریەکەی لەسەر پەخش بگرێت بگرە بتوانی گەیم پلەیشی پێ ڕیکۆرد بکەیت. طەبعاً سناپدراگۆنی 8 جەنەرەیشنی سێمیشی لەسەرە و ئەم جۆر موبایلە موبایلی گەیمینی شەواتە موبایلێکی ئاستی
نزم نییە بەڵام هێشتا ناتوانێت ئەم یاریە کار پێ بکە ئەگەر بگەڕێنەوەوانێ بۆ ساڵی 2010 و پێتان بڵێن کە موبایلێک توانێت هەیە یاریەکی وەکو ڕێدێت ئەتوانێت کار پێ بکە دەڵێیت نا مستەحیلە ناتوانێت یان شتێکی مەحاڵە لە ئێستادا موبایلێک توانێت ئەم یاریە زەبەلاحانە کار پێ بکە بەڵام ئێستا لە سەردەمێکە ئاژین کە خەریکە بەڕێ دەکەوین ئامێرە هەڵگیراوەکان یا موبایلەکان بگاتە ئاستێک بتوانێت یاریەکانی لەسەر پەخشی و یاری پێبکەی وەکو بینیشمان ساڵی ڕابردوو یاری Resident Evil Village لە هەمان کاتدا Death Stranding لەسەر موبایلی آیفۆن توانی بە شێوەیەکی باش کاری پێ بکە و لەو باوەڕەشام لە داهاتوو یاریە زەبەلاحەکانیش لە سەر موبایلە نوێەکانی چەند ساڵی داهاتوو ئینشاڵڵا کە بڵاو کراوانێ توانی یاریەکانی پێ بکەی هەرچەنە ئێستا سیستمی هەوری هەیە وەکو سیستمی پەخش کە تۆ یاریەکە وەکو پەخش بێتە ناو یاریەکە توانێت تۆ شاشەی موبایلەکەت بەکاربێنی بەڵام لە داهاتوودا ئەتوانرێت موبایلێ دروست بکرێت کە توانێت یاریە زەبەلاحەکان کار پێ بکات و لە ئێستادا دینیمان یاری ڕێدێت هەرچەنە 2010 بڵاو کراوەتوانێت لەسەر موبایلێک کار بکات ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە چییە؟ ئایا کەی یاری Ghost of Tsushima بەشی دووەم بڵاوکرێتەوەوانە یان هەواڵێکی دەرباری ئەبیستین چونکە سەرکەوتنێکی زۆری بەدەستێنا و گەیمەرانێکی زۆریش بەدڵیان بوو یاریەکی یەکەم جار ئەکسکلوسیڤ بوو بۆ ئامێری پلەیستەیشن ئەم هەواڵەمان لەکوێ پێگەیشتووە لە تۆڕی میدیای ئەکس لەلایەن سیلک نایت دەڵێ لە چەند مانگی داهاتوو بە تایبەتیش مانگی 6 ئەتوانین بڵین یەکەم تیزەر یان یەکەم هەواڵ دەربارەی بەشی نوێی یاری Ghost of Tsushima یان Ghost of Tsushima 2 ئەزانی کە کۆمپانیای پەرەپێدەر و دروستکەری یاریەکە سەکەر پەنچە طبعاً لە ئێستادا سۆنی پێشوەخت یان پێش چەند ساڵێک ئاماژە بە هاتنی یاریەکانی ئەکات بەڵام ئێستا دەڵێن سیاسەتێکی نوێ بەکاردێنێت کە 2 ساڵ پێشەوەی یاریەکە بڵاو بێتەوانێ یەکەم تیزەر و ترایلەری لێ بڵاوەکاتەوە دوای 2 ساڵەکە ڕێک بڵاوی دەکاتەوانێ و بە پێی ئەم با بڵێن برادەرەش کە ئەم هەواڵ بڵاوەکات و دەرباری ئەلکترۆنیەکان دەڵێت لەم چەند مانگی داهاتوو بە تایبەتیش ناوڕاستی ساڵی 2024 یەکەم هەواڵی یاری Ghost of Tsushima 2 ئەزانین کە بۆ پلەیستەیشن 5 بڵاوکرێتوانێت تۆ پێشتری یاری Ghost of Tsushima یەکە کردووە و ئایا ڕاد دەرباری یاریەکە چۆن بوو و چاوەڕوانی بەشێکی تری یاخود یاری داهاتوو کە بۆتان باسەکەم براتان زۆر جارێکی تریش زۆر چاوەڕوانێتی ئەویش ڕیمەیەکی بەشی یەکەمی یاری سپلنتەر سێڵ کە هی کۆمپانیای یوبیسۆفتە کە طبعاً کە ناوی کۆمپانیای یوبیسۆفت هێنین ئەبێ زیاتر لە خەتێکی سوور هێڵێکی سوور لە ژێر ناوی کۆمپانیای دابرین چونکە چەند ساڵی ڕابردوو بە حاڵێکی زۆر باشە تێپەڕ نابێ هەرچەنە زنجیرە یاری زۆر سەرکەوتوو باشیشی هەیە طبعاً یاری سپلنتەر سێڵ سەر بەنووسەر تۆم کلانسیە وایشکە لەو یارانی کە بەڕاستی خۆم زۆر بەدڵمە چکۆ یارێکی ستێڵت و خۆشاردنەوە و شوتینگە یاریەکی شوتەری ئەتوانین بڵین جەنگیە باشە هەواڵ دەربارەی ڕیمێکی ئەم یاریە چییە یان ئایا لە چ سەرچاوەکەوانێ هەواڵمان پێگەیشتووە طبعاً یوبیسۆفت بەفەرمی وتی کە دەی 6 ئیڤێنتی یوبیسۆفت فۆروەرد ئەکرێت کە تیایدا نوێترین یاری و خزمەت گوزاریەکانیان ئەخەنە ڕوو دوا بە دوای بڵاوبوونەوەی ئەم هەواڵە بە فەرمیلانی یوبیسۆفتەوانێ لە فەیسبوک پەیجی یوبیسۆفت بەشی تۆرێنتۆ کەڤەر و پرۆفایلەکەیان گۆڕی وێنی پرۆفایلەکە دەبێت بە ڕەنگی سەوز و لە کەڤەرەکەشدا نایت ڤیژنەکەی سام فیشەر کارەکتەری سەرەکی یاریەکە ئەبینین ئەو سێ گڵۆپا یان ئەو سێڵیدا سەوزە زۆر بەناوبانگە هەر بۆیە لە تۆڕی میدیایی ئێکس هەژمار مۆرۆ NL پێی وایە ئەمە یەکێکە لە سەرەداوەکان کە لە یوبیسۆفت فۆروەردی مانگی 6 ریمەیەکی یاری سپلنتەر سێڵ بەشی یەکەم نیشانیان بۆ ئانی نازانن ریمێک چییە ئەو یاریانی کە پێشتر بڵاو کراونەتەوانێت چەند ساڵێکی زۆرە لەسەر کۆنسڵەکانی تروە ناوبانکی زۆری هەیە و با بڵێن کەسانێکی زۆر بەدڵیان بۆ یاریان پێکردووە دووبارە ریمەیکە کرێتوانێت دووبارە دروست دەکرێتەوانێت چیرۆکەکە وەکو خۆیەتی بەڵام بە شێوازە دروستی دەکەن کە بۆنەوەی نیوە ببێت لە ڕووی دەنگەوانێ لە ڕووی گرافیکەوانێ لە ڕووی جوڵەوانێ و چەنەها تایبەتمەندی تر و بەڕاستیش خۆمێکێکم لەو کەسانەی چاوەڕوانی ئەکەم کە بەشی یەکەمی یاریەکە بەم کوالێتی ئێستاونەوەی ئێستا ڕیمەی بکرێتەوانێ و بیبینین طبعاً ئەمە تا ئێستا دەنگۆیە
بەپێی ئەم هەژمارە پێی وایە کە ئەمە سەرەداویەکە بەڵام لە ساڵی 2022 هەواڵمان دەرباری نەبیست و ئاخر 2020 توتی جارێ بڵاوکردنەوەی ئەم یاریە دوورە بەڵام ئێستا ئیشی تیاکەین بەڵامەوە 2 ساڵ تێپەڕیوە ئەگەر ئەم ساڵیش ئاماژەی پێبن وە بۆ 2 ساڵی تریش بڵاوکرێتەوانێ ئەو ئەبێت بە 4 ساڵ و حەقی خۆی وەرەگرێت ڕای تۆ دەرباری یاریەکانی سپلنتەر سێڵ چیە و چاوەڕوان دەکەیت کە ڕیمەیشی بەشی یەکەم بڵاو بێتەوانێ و ئایا یاری پێدەگەیت کە هات ولێرەدا هاتینە کۆتایی سبەی گەیمینی ئەم هەفتەیە پێمان بڵێ کاملەم هەواڵانە سەرنجی ڕاکێشایت و کۆمنتت لەسەر چ هەواڵێکەیە لە یادینەکەی ئەم بڕگەیە لایک بکە لە هاوڕەکانتان شێری بکە فۆڵۆی هەژمارەکان واگە لە یوتیوب بۆ بینەرمانی سابسکرایبی کەناڵ من میر عومەرم سەلام عەلیکوم